خوای گەورە دەفەرمێ ولو بسط الله الرزق لعباده لبغوا في الأرض. ئەگەر خوای گەورە ڕزق و ڕۆزی خۆی بۆ عەبدەکانی زۆر فراوان بکات، خەڵکی تووشی سەرکەشی گەورە دەبێت. زوڵمی زۆر لەسەر زەویا دەکرێت. ئەو ڕەحمی خوایە هەموو خەڵکی دەوڵەمەند نییە. چونکە قسەیەکی کوردەواری هەیە دەڵێ ئەگەر کابر خەڵک دەوڵەمەند بێ یا پیاوە کوژێ یا ژن دێنێ. خەڵکی ئەمڕۆ ناتوانێت ژنی دووەم بێنێ، زۆربەی پیاوە کوژێ. ئەوەی کە بیریمانە پیاو کوژەکان زۆرتر تا ئەوانەی کە ژنی دووەم و سێمیان هەیە. بۆیە ئینسان تەبیعەتی وایە کە دەوڵەمەند بوو سەرکەشی دەکا. بۆیە خوای گەورە ئەگەر ڕزق و ڕۆزی فراوان بکە، هەموو خەڵکی دەوڵەمەند کە، ئەو کاتە دەوڵەمەند نەکوژێ، کەس نامێنێ. زوڵم و ستەم زیاد لە حەد بڵاو دەبێتەوە. نەڵێ وەڵا هەر کەسەوە ئاڵێتی ئیشی خۆیان، نە، ئەوەی کە دەوڵەمەندەکان و دەسەڵاتدارەکانێکن فەقیرەکان نایکن. دەوڵەمەندەکە حاڵی خراپترە. بۆیە خوای گەورە دەفەرمی ئەگەر فراوانی بکەین ئەو ڕزق و ڕۆزیە، هەموو کەسێک فولی بکەین، لەبەغەو فی الأرض، هەمووی لەسەر زەویا زوڵم و ستەم دەکات. بۆیە خوای گەورە دایناوە ولكن ينزل بقدر ما يشاء إنه بعبادي خبير بصير. خوای گەورە دای ئەبەزێنێ بەو شێوەی کە خۆی دەیەوێت. چونکە خوای گەورە ئاگادارە بە عەبدەکانی خۆی، خەبیرە، زانایە، بینایە، دەزانێت چۆن بە عەبدەکانی خۆی دەبەخشێ. بۆیە خوای گەورە تۆی فەقیر کردووە، فەقیرەکە بۆ تۆ باشترە. تۆی دەوڵەمەند کردووە، لەوانەیە دەوڵەمەندەکە بۆ تۆ باشتر بێ. هەرچەندێ لای خوای پەروەردگار مەسەلەی فەقیری و دەوڵەمەندی نایخوات. بە ملیۆنەها ملیارەها دەوڵەمەندێ دوژمنی خوان. دەوڵەمەندیشەیە خوا خۆشی دەوێ، فەقیریشەیە خوا ڕقی لێتی، فەقیرێ خوا خۆشی دەوێ. بۆیە ماڵ و سەرۆت و سامان بەڵگە نین لەسەرەوەی کە خوا تۆی خۆش دەوێت، تۆی دەوڵەمەند کردووە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوا لێبێ، خوای گەورە ماڵ ئەبەخشێ بە کەسێک کە خۆشی دەوێ، بە کەسێکیش کە ڕقی لێتی. بۆ سەرمایەدارە دەوڵەمەندەکانی دنیای هیچی موسڵمان نییە، ئەوانەی کە زەبەلاحە گەورەکان. بۆیە خوای گەورە ئەگەر ڕزق و ڕۆزێکە فراوانتر بکات، خەڵکی تووشی سەرکەشی گەورە دەبێت. بۆیە خوای گەورە دای ئەبەزێنێ بۆ عەبدەکانی خۆی بەو شێوەی کە خۆی دەیەوێت. ئێستا ئێمە هەرێکی و حاڵێکمانەیە لە وەزعی مادیە. ئەوە هەر کەسێک لە ئێمە خوای گەورە ئەوەی بۆ ویستووە، ئێمە شەڵێن ئەلحەمدولله. خوای گیان چەندێکمان پێ دەبەخشی ئەلحەمدولله، چەندێکمان پێ نابەخشی ئەلحەمدولله. تۆ زانای، تۆ دانای، تۆ عالمی، ئێمە نەزانین. کەواتە سپاسی خوا بکە لەسەر نیعمەتەکان. منافەسەی ئەو کەسە بکە کە منافەسەی بەهەشتەکە، نەک ئەو کەسێک کە خەریکی دەوڵەمەندیە. چونکە پارە هیچ قیمەتێکی نییە، هەمومان جێی دێڵین بۆ بگوزاوە، بۆ کچ و کوڕ. بەڵام ئەوەی کە لەگەڵمانە دێ بۆ قەبر و قیامەتمان تەنها چاک و خراپەکانمانە. ماڵ و سەرۆت و سامان و پارە و پول لە گیرفانمان دەرەکرێ، هیچ لەگەڵمانە نایە. 5,000 خۆمانە نابین، ئیلا مەگەر کردبێتمان بە خێر.